ئەمڕۆ سێمین ڕۆژی یاخودەتوانین بڵێن کۆتا ڕۆژی فستیڤاڵی گەلاوێژە کە 28مین فستیڤاڵی گەلاوێژە کە بەردەوامە. ئەم فستیڤاڵێکێکە لە فستیڤاڵە هەرە گرنگەکان لە ڕۆژانی ڕابڕۆژدا باسمان لێو کرد کە چەندین چالاکی و پانێڵ و هەروە سەبارەت بە شێعر و چیرۆک و لێکۆڵینەوە لەم فستیڤاڵەدا دەکرێت. ئەوانەی کە ئامادەبوون لەم فستیڤاڵەدا تەنها لە ناخۆی هەرێمی کوردستانین، بەڵکو لە شارەکانی تری هەرێمی کوردستان یاخود دەتوانین بڵین لە وڵاتانی دیکەشەوە بەشدارن لەم فستیڤاڵەدا. ئەمڕۆ سێهەمین ڕۆژێتی لەگەڵ میوانەکەمان قسە و باسی لێسەر دەکەین بزانین چالاکیەکانی ئەمڕۆ چین ڕۆژەکانی ڕابردوو چالاکیەکان چۆن بەڕێوەچوە. لەگەڵ میوانەکەمان دیارەتیڤ نووسەر و هەروە سەرۆکی یاخود دەتوانین بڵین سەرپەرشتیاری ڕێکخراوی شیماکە ڕاستەوخۆ لە ستۆلامان میوانە. کاک دیار بە خێراتی و بەیانی و باش. هەر باش. ئەمڕۆ سێمین ڕۆژە. دوو ڕۆژی ڕابردوو چۆن بەڕێوەچوو چالاکیەکان چۆن وە تەواوی ئامادەکاریەکان بۆ ئەمڕۆ ئامادەیە. ئەگەر باسێکمان بۆ لێ بێگومان تەبیعی فستیڤاڵی گەلاوێژێکێکە لە بۆنە کللتوریەکان دیارترین و بەردەوامترین بۆنەی کللتوریەکە لە ساڵی 96ەوە بەردەوامی هەیە باڵێ بەبێ بچڵان ئەمە 28مین خولی فستیڤاڵی گەلاوێژە سەکۆیەکی گرنگە بۆ نووسەرانی بیانی و نووسەرانی ناوخۆ دواتر بۆ نزیکردنەوەی کللتوری گەلانە و ئاڵگۆڕی فکریە هاوکات فستیڤاڵی گەلاوێژ تەنها پێک نەهاتووە لە دابشکردنی خەڵات و دابشکردنی با بڵێم شعر خوێندنەوە و دابشکردنی خەڵات بەڵکو وەکووتمان ڕوبەرێکی ئازاتە بۆ گفتوگۆ و بیری نوێ و دەوڵەمەندکردنی پانتایی ڕۆشنبیری کوردی. هاوکات وەکو بزانین فستیڤاڵی گەلاوێژ ساڵانە خەڵاتی زێڕینی گەلاوێژی هەیە کە ئەدرێ بە نووسەرێکی کورد بۆ ئەم ساڵیش خۆشحاڵانە بە خۆشبەختانە کە ئەوەی من ئاگادارم فیدباکێکی زۆر باشی هەبوو کە درا بە شاعیری ناوداری کورد مامۆستا لەتیفەڵمەد کە خەڵکی کفریشە بەڵێ لەسەر ئاستی با بڵێم ڕۆشنبیران خۆشحاڵەیەکی باش هەبوو لەوەی کە مامۆستا کە شایەن بەو خەڵاتە بوو بۆ ئەوەی کە تەوەرەکانی فستیڤاڵ ئەم ساڵ ئەوەی من ئاگادار بم خۆم میوانم لێرە 50 هونەرمەندی شێوەکاری لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستانەوە و لە بەسرە و خواروی عێراقەوە با بڵێم و لە وڵاتانی با بڵێم ئەوروپیەوە بەشدارن کۆمەڵێک هونەرمەندی شێوەکاری زۆر باش هاوکات 50 هونەرمەندە تا پێشنگایەکی شێوەکاری کراتەوە هاوکات جگەلەوە پێشنگای دەستڕەنگینی کە من زۆر بەدڵە باڵێ حەز زۆر جوام و بەڕاستی هاوکات جگەلەوەش پێشنگای کتێب کە دەستگای سەردەم و خانی و تا دوایی خۆی وڵایی کاک دیار من سانە پرسیارەکەی یەکسەر چوە ناو فستیڤاڵەکەەوە من ویسم پرسیارێک لەوە بکەم جارە ناوی ئەم ڕێکخراوی کیماشامە لە چیەوە هاتووە چۆنە و کارەکانی چییە؟ طبیعی ڕێکخراو نییە با بڵێم لە بروی مۆڵەتی ڕسمی نییە بەڵام بێمەوتراوە ڕێکخراو ناوەندێکی بچوەلەیە با بڵێم لە کۆتایەکانی 2020 سەرەتای 2021ەوە دەست بەکارین کۆمەڵێک برادر شانمان ناوەتەبەری کە بزاوتێکە بۆ چالاکی فەرهەنگی ڕۆشنبیری ئەدەبی زیاتر فۆکس تیژ بخێنە سەر ئەدەبی چکە من لەو بوارە جگەلەوەشە ینی کۆمەڵێک نووسرم لە شارەکانی دیوە لە سەرجەم شارەکانەوە بانگهێشتی کفری کردووە دیداری ڕۆمانمان کردووە کە ئەمە بۆ خۆی هەر ئەوەی من ئاگادار بم زۆر بەکەمی ینی ئاور لەم بوارە دراوەتەوە لەم ژانرە دراوەتەوە دیداری چیرۆکمان کردووە دیداری ئەدەبیاتی مناڵانمان ئەنجام داوە تا دوایی ماشەکە کیماش من لە یەک وشە لە ڕستەیە کاکۆیەکەمە کیماش ناوی کۆنی کفریە بەڵێتر دواتر چیپرا کیماش ئەمانە ناوی کفری بۆ ئەم ناوە مێژویانە بەڵام دواتر ئەو ناو ئەگۆڕێ بۆ سلاحیە لە سەردەمی باسا دواترتر کفری ئەوە کابێ ینی ئەو ئەسلاحیە ناوێکی تعریب کراوە خۆم نەمزانی کفریش دەنگ هەیە لەسەرەوەی کە لە کەڤرەوە هاتبێ لە دارێکەیە وەکو داری گەزی پێوترێ کۆمەڵێک ڕابۆچون هەیە لەسەر دروستبوونی ناوی ئینشاڵڵا ڕۆژێک لەسەر قسەکە بابینەوە بەناو فستیڤاڵەکە
ئەم ڕێکخراوانە یاخۆ ئەم بزاوتانەیە ئەم گروپانەی کە لە بواری ئەدەب و لە بواری نووسینە کارەکەن جەنابەت چۆن هەڵێسەنگێنی کاتێکە بەشدارن لە ناو فستیڤاڵی گەلاوێژەیە فستیڤاڵی گەلاوێژ ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی کە ئەم گروپانە بێنە ناو فستیڤاڵەکە و کاری خۆیان بکەن ئەگەر بابەتیان هەبێ بڵاوی بکەنەوە یان وەکو میوان بن بەشدار بن. طبعی گەلاوێژ لەم 1-2 ساڵە گۆڕانکاری زۆر گەورە بەسەر گەلاوێژ هاتووە لەو ڕۆی کە گەلاوێژ پێشکەوتووە گەلاوێژ بەرنامەی تازەی هەیە گەلاوێژ بایەق بە گەنجانەدا یعنی لە ئێستا بەرنامەی ئێستا ئەمە زۆر باشە دواتر خودی ئەوەی کە لەو ڕۆی ئێمە کە لێرەین ڕاستەکەی وەکو میێوان با بڵێم من لە ساڵانی تقریبا 2016 و 72 ساڵ بەسەریەکە سێم هێنا لە بواری شعرە بەڵێ هەیە بەڵام ئێستا وەکو میێوان لێرەی من گەلاوێژ وەکو میێوان نا من وەکو خانە خوێ سەیرەکەم وەکو ماڵی خۆمان سەیرەکەین ئێمە لە کفریوە نووسرانی ئەطراف با بڵێم دەوروبەر هەندێک جار غەدری لێکرێ ینی غەدریان لێکرێ ئێستا خۆشبەختانە گەلاوێژ بۆتە سەکۆیەک بۆ ئاشکردنەوەی ئەو نووسرانە چ لە دووهۆکەوە خەڵک بەشدارە گەنج بەشدارە لە هەولێرەوە لە ئەوە کفری و کەلار و تا دوای ینی کە گەلاوێژ ئێستا کۆکەرەوەیکی زۆر باشە زۆر بێگومان بە هیوای ئەوەی کە سەروەرتر بێ کاک دیار باس لەو کراکە لە ڕۆژەکانی تیشاکە لەم فستیڤالە جا باز لە ئای دەکرێت وکو تو ئاماژۆ پیا گەلاوێژ لە پێشکەوتندا لەگەڵ گۆڕانی سەردەمدا خۆی دەگونجێنین و لەگەڵ تازەگەریەکانە ئەو بابەتانەی یاخود ئەو توێژینەوە ئەو پانێڵانی کە کراوە سەبارەت بە ئای لە چ ڕوویەکەوە بوون تەبعی من لە سەرجەم با بڵێم پانێڵەکان بەشدار بووم دانیشتو بووم کۆمەڵێک توێژەری عەرەبی با بڵێم لوبنانی و تا دوای بەشدار بوون پانێڵێکی کۆمەڵێک توێژەر و با بڵێم لێکۆڵەری فارسی بۆ کۆمەڵێ توێژەری کورد تەبعی بابەتی باش بابەتی هاوچەرخ پێشکەشکران لەسەر زیرەکی دەستکرد و ذەکا ئاستنایی هەڵبەت سوودی گەورەی بە ئامادەبوان بەخشی تەوەرێکی زۆر گرنگە تەوەری ڕۆژە کارێکی زۆر باشیان کرد کە ئەم ساڵ من ئاگادارم ئەوەی بزانم چەند جارێکە لە گەلاوێژ ینی گەلاوێژ هەوڵیدا تەوەری ڕۆژ یان تەوەری سەردەمەکە بجوڵێنێ باشە بۆ ئەم ساڵیش کە ئەمەیان کردووە جێی دەستخۆشی زۆر کاک دیار ئێوە میوان بوون لە ناو فستیڤالەکەەوە خۆش دەڵێ خۆت بە میوان دانانێت و خۆت بە خانەخەدانی لە 20 وڵاتەوە میوان هەبووە ئەم ساڵ میوانێکی زۆرش هە لە ناوخۆی عێراقا بوونی هەبووە تا چەند گرنگە ئێوە مەسەلەن وەکو گەنجی خۆمان وەکو نووسەرەکانی خۆمان وەکو ڕێکخراوەکان کە لەگەڵ ئەم نووسەرانە لەگەڵ ئەم شاعیرانە لەگەڵ ئەم توێژەرانە لە دەروای ئەم پەیوەندیە دروست ببێت تەبعی پرسیارێکی زۆر جوانە ئەبێتەوە هۆکارێک وەکوتمان سەکۆیە سەحنەیەک بۆ تێکەڵبوونی نووسەرانی خۆمانی خۆماڵی بابل ناوخۆ لەگەڵ نووسەرانی بیانی من ینی لێرە ساڵانی ڕابردوو بە ئێستاشەوە کۆمەڵێک نووسری بیانی مناسیوە چ نووسرە عەرەبیەکان کە ئەوە نووسەرانی تر بێگومان نەک من نمونەیەکی بچووکم خەڵکی تر هەمان بە هەمان شێوە ئەم لێک تێگەیشتنە هەیە ڕووەدا فستیڤال هیچی نەکرد بێ ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە ینی بێگومان جێ ئەوە بێت کە مەسەلەن ساڵانە ئەم پەیوەندیە بەردەوام بێت و بۆ بابەتی تریش بێت کە لێرەوە سەردانی وڵاتان ئەکید ینی ئەمە بۆ خۆی جگە لەوەش هەر ینی ئەبێتە ئەوەی هۆکارێک سیمایەکی جوان بە کورسانە بەخشێ دواتر نووسەرانەی کە بەشدارە بن لە گەلاوێژ کە ئەڕۆنەوە هاوەکو ئەڵێ ینی ئەبێتەوە کارێک لەوەی کە جگە لەوەش ئاگاداری مەسەلەن ساڵان چەندین نووسەری عەرەب هاتوونە کورسانیان بینیوە کورسان ئەوە نەبووە کە پێشتر وێ ناکراوە لای ئەوان بەڵێ ئەتر دواتر ڕۆشنێتەوە چەندین وتاریان نووسیوە بەڵێ وەسفی کورسانیان کردووە لە وڵاتەکەی خۆشانە کاریگەری هەبوو بەڵێ بێگومان بەڵام ئێمە بێگوێ بەوە نەدەین کە مەسەلەن بۆ نمونە هەنێجار تیرۆری فستیڤالی گەلاوێژ دەکرێت ئەم تیرۆرە بەردەوامە بەڕاستی طبعاً گەلاوێژ بەوە جوانە کە هەمیشە ڕخنەی قبول بووە کە سەکۆیەک بۆ بیرە ئازادەکان زۆر کەس پێیان وا بوو فستیڤالی گەلاوێژی تر ناکرێت و تاوە بەڵام
خۆشببختانە زۆر بەجوانترەوە و بە فۆرمێکی ترەوە بەڵێ بێگومان دووبارە دەستی بەکارە طبعا ئەم ئیرهابی فکریە ئەم تیرۆرە هەر لە تقریبان دەیەیەک ئەبێ بە فۆکس خراتە سەر ئەم ناوچەیە بەداخەوە ینی خراپی یاخود زەرری فستیفاڵی گەلاوێژ و ئەو بۆنە کولتوری و ئەدەبیانە ڕۆشنبیریانە هوەریانە کە ئەکرێ چ زەرێکی هەیە بۆ نەکرێ هەنێک بابەتی تر کە باسەکرێ بەداخەوە مەسەلەن باس لەوەکرێ فستیفاڵی فڵان نەکرێ بێگومان باشە جوانی سلێمانی و ناوچەکە بە فستیفاڵی گەلاوێژ و ئەو فستیفاڵە کولتوری و باشە کاک دیار ئەمڕۆ سێمین ڕۆژە و کۆتا ڕۆژی فیستیڤاڵە چالەکیەکانی ئەمڕۆ چین ئەمڕۆ سپرایزەکان ئاشکراکرێکە خەڵاتەکان بۆ کێوێت لە ڕاستیە من زۆر لەگەڵ خەڵاتانیم شعر و چیرۆک وەلێکۆڵنەوە ناکرێیان زیاتر شعر بابەتە هەستەکیەکان بابەتە شعوریەکان ناکرێ بخەرێتە قاڵبێکی ئەوەی کە تۆ خەڵاتی بۆدانی ساڵانە زۆرترین ڕەخنە زۆرترین توانج لێرە ڕوبەڕووی مەسەلەن گەلاوێژ بۆ تۆی من ئاگادارم لە ڕابردووە لایەنە شعرێکە بووە یان لایەنی چیرۆک بووە چیرۆک کەمێک کەمترە بەراورد بە شاعر لەوە ئەو توانجە لەوە بووە کە مەسەن فڵان خۆی بە شایستەتر داناوە تاوەکو دەقی فڵان ئەمە کەمێک کێشەیە ئەکرێ لە داهاتووە چارەسەرکەیە ئەکرێ هەرواش بمێتەوە کێشە نییە با تۆزم ناقەشەکە گەرزۆرتر پێم خۆشە لەسەر ئەو پرسیاری ساناکە کردی من لەم ڕۆژانە لەگەڵ برادێکە قسەمە کرد هەرێک ئەم مۆزوعە دروست بوو کە بۆچی خەڵات ئەدرێت بە شعر بەس باشە یعنی تۆ ئێستا ڕەنگە 10 شعر 50 شعر 20 شعر چەند شعرە کە بەشدارە 10 شعر هەڵەبژێت ڕەنگە شعری زۆر باشتر لە دەرەوە هەبێت لەم 10 شعرە بەس ئەم 10 شعر لەناو ئەم 50 شعرە لەناو فستیڤالەکە لە هەمووی جوانتر و پڕهەستتر و دەرفەتە بێ مامۆستا منیش کاک دیار منیش ئەنووسم جارجارێک یعنی باڕاو بۆ چوونی من کۆسار ئەمە چونکە شعر ڕەنگە کەسێک بە جۆرێکی تر لی بڕوانە لە هەستێکی ترەوە نووسرابێ کەسێکی تر بە جۆرێکی تر ئەمی پێ باشە بۆی ڕەنگە ئەمە زوڵم بێ لە شعر ڕەنگە من هەستێکمە بێ کە تۆ سێری ئەو شعرە بکەی پێ جوانە بێ بەڵام کەسێکی تر لە خۆیان ڕەنگە پێی جوان بێت جا من ئەگەر یعنی وەڵامی ئەو بدەمەوە کە هەر نەک لە دەرەوە یعنی نەک لە دەرەوە خەڵکیەکەیە کە بەشدار نابێ شعری جوانتر بەڵکو لە ناوخۆی ئەوەی کە مەسەلەن ئاگدارم 80 بۆ 90 دەقی شعری تێکستە نێرێ مەسەلەن 15 تا 12 هەڵەبژێرێ یان 10 هەڵەبژێری حەسەب بتر ئەوەیە سیرەکەی پێش دوو فلتەرە لیژنەکە سێ کەسە کۆ بێتەوە بڵێ لە بڕیاردەن دوو فلتەرە فلتەری یەکەم ئەو 80 بژارەکەن دەی لێ بەرهەمێنن ئەو دەیە داخلی ناو فستیڤالە بێوانە ئەکرێ لەو هەشتایە دەقی زۆر جوان هەبوو بێ بەڵام لەگەڵ بیرڕای مناکە لە لیژنەمیان جەنابەت کە لە لیژنەی خاتون کە لە لیژنە وانە بێگومان من ئەوم ڕوبەڕووی ئەوە بووینەتەوە دەقی زۆر جوان دەقی زۆر قوڵ ئەکرێ بووە بەڵام لەگەڵ دنیابینینی ئەم لیژنەیە ئەم هاوڕێی لیژنەیەمان مەسەلەن بۆ نمونە نەگونجاوە جا بۆیە ئەرسێکمان هەریە قسێ بەڵام بەیەکی بە شێوازی بەڵێوانی من پێم وایە ڕێگە چارە چییە و ئەشکرێ خۆ من ناڵێمە مەشتێکی خراپە خەڵات زۆر شتێکی باشە هاوکاریکی باشە کە ئەدێ بە نووسەرەکە بەڵام بەڵێ پشگیریە بێگومان نووسەرمان هەیە گەلاوێژ دروستی کردووە بەڵام وریا بن با من ئەمە بە هەڵە نەڕوە بە هیچ شێوەیەک فستیڤال نەک گەلاوێژ هەر فستیڤالێک کە فستیڤالی گەلاوێژ خۆشببختانەیەکێکە لە فستیڤالە نێودوڵەتەکان لەسەر ئاستی ناوچە هەرێمێکە تاکە فستیڤالێکە بەڕاستی کەم فستیڤال تەنانەت مەربەت فستیڤالی مەربەت لە 60ەکان دەی 60ەکان و تا ئێستا هەرگیز ناتوانێت بگاتە ئاستی فستیڤالی گەلاوێژ بەوتەی من نا بەوتەی خۆیان ئەوانەی کە لە دەوروبەر و ڕێخەرن جا ئەکرێ ڕێگە چارەوە بێ کە مەسەلەن بۆ نمونە ئەو کەسەی کە بەشدارە بێ چ بە چیرۆک چ بە لێکۆڵنەوە چ بە شعر زیاتر فۆکسەکە لەسەر شعرە توانجەکە لەسەر شعرە ئەکرێ هەمویان خەڵات بکرێن بەکو یەک مەسەن بۆ پێشنیارێکی مادیە پێشنیاری ئەوەتان نەکردو لە ڕاستیە ناوخۆمانە ئەو قسەمانە هەبووە بەڵام یانی مەسەن کە دانشی نەم قسانە بەڵام فستیڤالە نەبووە شتێکی ڕاستیماژەتان بۆیە کە زۆر جار لە ناوخۆمانە ڕەنگە ڕەخنەمانە بوو بۆچی خەڵاتدا بەشکرێ ڕەنگە کردبێتانە پێشنیارێک من نەبووە پێشنیار ڕەنگە لە داهاتوە بتوانم لەگەڵ هاوڕێیانی گەلاوێژ ئەو قسەیە بکرێ خۆ مەرجش نییە ئەم بۆچونەی من تەواو بێ ئەکرێ وەکو پێشنیارێک لێ بڕوانین ڕەنگە ڕێگە چاری باشتری شەبێ بۆ نا کاک دیار ئەمڕۆ فستیڤال کۆتاییەت
لە ناوە فێستیڤالە چەند پەیوەندیتان دروست کردووە لەگەڵ نووسەرانە تا چەند توانیوتانە کاریگەریتان هەبێت لەسەر نووسەر و لێکۆڵەری بیانی لەسەر مێژوو لەسەر کەلتوری هەرێمی کوردستان. بێگومان پەیوەندی ینی بۆ بەگشتی باسەکە کە جەنابێسە خۆ خاوەنی یا سەرپەرشاری کیماش ناوەندی کیمان لە ڕاستیە با لە دەرەوەی یانی زۆر حەزم بە ئەوە نییە وەکو ڕێکخراوی یان ناوەندێ بخەمە پاڵخۆ وەکو نووسەری قساکەم لە ڕاستیە پەیوەندی زۆر باش دروست بووە نەک من برادرانی تر ئەوانی کە بەشدارن وەکو میێوان هاوکات هەر نەک بۆ بیانی ئەوە ئاگدارم بیانیش ڕوویداوە ئەم تێکەڵاو بوونەوەمانە چ لایەن ئێمە و چ لایەن برادرانەوە کە هاوکات بۆ کۆکردنەوەی نووسەرانی خۆمان ئەم نووسەرانی خۆمان زۆر پێویستە یەکتر بناسن وانە ینی بەڕاستی جارێک پێشەوەی ئێمە نووسەرانی بیانی ئاشتکەینەوە لەگەڵ خۆمانیان نەک ئەو هاوسۆزی ئەو ڕایاڵە دروستکەین پێویستە گەلاوێژ یان کە چیمان پێکا ئەوەیە کە کۆمان بکاتەوە و ئەو دۆستایەتیە دروست بێ یانی ئەم هاوکاریە بەڕاستیەوە زۆر زۆر خاڵێکی گرنگە لە ئەزمموی وڵاتانی دیکەش ئەوە چ لە ناوخۆش ئەوەشە زۆر زۆر گرنگە بێگومان دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین کە ئەم بەیانە لەگەڵمانە ئامادە بوویت کە لەسەر گەلاوێژ و کۆی پرۆسی فستیڤاڵی گەلاوێژ قسە بکەین دووبارە شتێکی شە هەبێت توانی بیڵیان گەلاوێژ ماڵی هەمووانە هیوادارم بە هەمومانە جوانتری بکەین ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ دیار لەتیف نووسەر و سەرپەرشتیاری ناوەندی کیماش هەرڵم کاشمان زۆر 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 سپاس بۆ ئامادەبوون دەسەکان لەگەڵ سانە ڕگە بابەتەکانی ئەم ڕۆمان پێشکەشکردن تا ڕۆژێکی تر بمێنن بە خێر و خۆشی خواتان لەگەڵ.